سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵین کە جارێکی تر لەگەڵ هاوڕێ هاوکارم ئەمیر بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەڵێ ئازیزان لەلای منیشەوە سڵاوتان لەبێت، هیوادارم کە لە هەر شوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی هەفتەیەش بینەر و بیسەرمان بن. ناوبڕێکی کورد ببینن لەگەڵ گوڵناس دێنەوە خزمەتتان بابەتەکان دەست پێ دەکەین. ئەمیر هەروە کاگادارین لەم ڕۆژانەی دواییدا جارێکی تر کۆماری ئیسلامی هەڕەشەکانی لەسەر لایەنە سیاسیەکانی کوردستانی ئێران نیشتەجێ لە هەرێمی کوردستانی عێراق دووپات کردوێتەوە. ئەلبەت ئەم هەڕەشانە شتێکی چاوەڕوانکرا و لە کاتێکدا بە ساڵیادی شۆڕشی ژینا نزیک دەبینەوە و لە کاتێکدا کۆماری ئیسلامی بۆ بربەرەکانەیە لەگەڵ ئەم شۆڕشە شەڕێکی ڕانەگەیەندراوی دژی خەڵکی ڕاپەڕێوی ئێران و کوردستان دەستی داوەتێ. بێگومان لە درێژەی ئەم شەڕەدا دووپاتکردنەوەی هەڕەشەکانی نەتازێ و نەدوور لە ئینتزارە. ئەم دەسەڵاتە جینایەتکارە پێی وایە هەرچی زۆرتر هەڕەشە بکات و هەرچی زۆرتر خەڵک بخاتە ژێرگوشار و هەرچی زۆرتر کەشوهەوای ئەمنیەتی بەسەر شارەکاندا زاڵ بکات خەڵک زۆرتر دەترسێنێت و دەتوانێت پاشەکشیان پێ بکات و ئەم دۆخەیش تێپەڕێنێ. ئەلبەت ئەمیر ئەگەر لە بیرمان بێت پێشتریش خۆیان باسییان لەوە کردبوو کە ئەگەر بتوانن ئەم دۆخە تێپەڕێنن ئەوە کۆماری ئیسلامی مانەوەی بیمەکراوە. مەسلەی سەرەکی ئەوەیە کە خەڵکی ڕاپەڕێوی ئێران باوەڕیان بەم دەسەڵاتە وعدەکانی سیاسەتەکانی نەماوە. لە ڕاستیدا ئەم ڕژیمە دەسەڵاتی مەشروعیەتی نەماوە، هەر بۆیە تەنیا ڕێگەی لە بەردەستیان بووە مانەوەی سەرکوت و هەڕەشەکردنە. بەڵێ گوڵناس ڕاستە سەبارەت بە هەڕەشەکانی ئەم دوایانە سیاسەتی ئێمە وەک کۆمەڵە ڕوونە و زۆر جار هەملە ئەر لەم بەرنامەیەشدا باسمان لێ کردووە وتومانە ئەم هەڕەشانە نیشانەی بەهێزبوونی کۆماری ئیسلامی نییە. لە ناوڕووکی خۆیدا نیشانەی ترس و نیگەرانی لە ئاخێزێکی جەماوەریە کەممانەوە و درێژەی دەسەڵاتی بردوۆتە ژێر پرسیار. ئەم ڕژیمە ئێستا کە ئامرازی فریوی لە ئاستێکی بەریندا شکستی هێناوە تەنیا پاڵی بە ئامرازی سەرکوتەوە داوە و بەڕاستیش لەم بوارەدا گوڵناس ڕووی زۆر ڕژیمی سەرکوتگەری دیکەی لە دنیادا سپی کردووە. سڵ ناکات لە هیچ جەنایەتێک دەست لە هیچ کردەوەیەکی غیرە ئینسانی ناپارێزێ تا دەتوانێت لە ناوخۆی ئێران دەگرێ، زیندانی دەکات، ئەشکەنجە و ئازار دەدات، پەت و سێدارەشی کە دایم هەڵواسراوە و بە دوای ملدا دەگەڕێت تا نیشان بدات کە هێزی هەیە. بەڵام هەمووی بۆ جوابدانەوە بە ترس و نیگەرانیەکە کە لە ئاخێزی جەماوەری هەیەی. ئەمیر بە بڕوای من کۆماری ئیسلامی ئێستا و لەم شەرایەتەدا نیگەرانی چەکی سەرشانی پێشمەرگەی لایەنە سیاسیەکانی کوردستان نییە. بۆ خۆشیان چاک دەزانن کە ئەم چەکانە کە بەشانی پێشمەرگەوەیە هەڕەشە نین. باش دەزانن کە ئەم لایەنانە لەوانە کۆمەڵە دەمێکە بەپێی لێکدانەوەی هەلومەرجی سیاسی ئێران و ڕێگا و شوێنی شۆڕژی جەماوەری لە ئێران هەسوڕانی نظامی لە دەستوری کاریدا نییە. بەڵام نیگەرانی کۆماری ئیسلامی تەعسیر و کاریگەری ئەم هێزانەی لە ناوخۆی وڵات و بەتایبەت لە کوردستانی شۆڕژگەرە بە هەڕەشەکردن و داوای چەکداماڵین و گویا بە دوورخستنەوەی ئەم هێزانە لە حەقیقەتدا تێ هەوێت ئەم نیگەرانیانە چارەسەر بکات تا بەم جۆرە دڵساردی و نائومیدی لە نێو خەڵکدا پەرە پێ بدات. ئەلبەت ئەوەی ڕاستی بێ ئەمە تەنیا مەبەستی کۆماری ئیسلامی نییە. لە هەمان کاتدا کز و لاوازکردنی هەرێمی کوردستان وەکو قوارێکی دیاریکراو لە سیاسەتەکانیدا بەدی دەکرێت. با ئەم بابەتە ڕوونتر بکەینەوە
هەروەکو باسم کرد بە بڕوای من دەزانین کە لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەوانە کۆمەڵە ڕایان گەیاندووە کە چالاکی نظامی ناکەن و چەک بەشانی پێشمەرگەوە لە کاتێکدا لە کوردستانی عێراق و تەنانەت لە هەموو عێراقیش خەڵک چەکدارن بابەتێکی ئاسایی و چەکی پێشمەرگەیش تەنیا بۆ دیفاع لە خۆی بەرامبەر کردەوە تروریستیەکانی کۆماری ئیسلامیە. بەڵێ گوڵناس هەروە ڕامانگەیاندووە کە ئوردوگای ئێمە شوێنی نظامی نییە و بە پێچەوانەوە شوێنی کاری سیاسی و مەدەنی و کولتوری و هەروەها شوێنی حەوانەوەی بە ساڵاتچوان و ئەو ژمارە بنەماڵانن کە پەنایان هێناوە بۆ هەرێمی کوردستانی عێراق و بۆ ئێمە. ئەم خەڵکە کە تێکەڵاوی خەڵکی هەرێمی کوردستانن لێرە لە ئوردوگای زەرگوێزی گەورە خەریکی ژیانی ئاسایی خۆیانن. کەوابوو کۆماری ئیسلامی ئەمانە دەزانێ بەڵام هەر ماوە جارێ هەڕەشە دەکات و تا ئێستاش چەند جار هەڕەشەکانی خۆیان بەکردەوە دەرهێناوە. ناوچە سنووریەکانی تۆپباران کردووە و زەرەر و زیانی گەیاندووە بە خەڵکی ناوچەکە. موشکبارانی ئوردوگاکانی کردووە، تیمە تەروریستەکانی ناردوتە ناو خەڵکی هەرێمی کوردستان و خەریکی تێرەر و نائەمنینانەوەیە. لە درێژەی قسەکانی تۆشدا کە دوای باست کرد گوڵناس لەلایەکی ترەوە تورکیا هاتوۆتە ناو خاکی هەرێم و بەشێکی داگیر کردووە و هەڕەشەی جددیە لەسەر ئەمنیەت و ئاسایشی ناوچەکە و داگیری کردوون و ئەوانیش تیمە ئەمنیەتیەکانیان بۆ کاری تەروریستی بڵاو پێکردو و پەیتا درۆنەکانیان نارانی سیاسی و خەڵک لە قوڵایی هەرێمی کوردستان دەکەنە ئاماج. هەروەها لەو لاشەوە حکوومەتی ناوەندی عێراق جگەل لە زەختی ئابووری بۆ سەر هەرێم و بڕینی بودجەی هەرێم هەشتی شعبی لە دەوروبەری کەرکووک جێگیر کردو و بە بیانی جۆر بەجۆر هەڕەشەی داگیرکاری زۆرتر دەکات. ئێستا هەمووی ئەم ڕووداوانە بخەینە پاڵ یەک ئایا نابێ بیر لەوە بکەینەوە کە لانی کەم لە سێلاوە نەخشە و پلانی ڕانەگەیاندراو لە ئارادایە تا قەوارەی هەرێمی کوردستان کز و لاواز بکەن. ئەوەی ڕاستی بێ هیچ کام لەم حکوومەتانە ینی ئێران، تورکیا و عێراقیش و تەنانەت سووریەش هەبوونی هەرێم و دەسەڵاتێکی کوردی بە قازانج و مەسلحەتی خۆیان نازان و هەمویان سەرڕای جیاوازی بەرژەوەندیان و سەرڕای ناکۆکیان لەگەڵ یەکتر بەرامبەر بە مەسلەی کوردستان و دژایەتیکردن لەگەڵ داوای ڕەوای خەڵکی کوردستان هاودەنگن. ئەوەی ڕاستی بێ هەرێمی کوردستان لە هەلومەرجێکی تایبەتی بەسەریاندا سەپا بەڵام ئەو وڵاتانەی کە تۆ باست کرد ئەمیر هیچ کات پێی دڵخۆش نەبوون و نین ئێستا وردە خەریکن ئەم هەرێمە لە پێشچاوی خەڵک سوک و چکۆلەتر و بێدەسەڵات نیشان بدەن و بەم جۆرە بە بیانووی جۆر بەجۆر ڕۆژێک سنووری لێداگیر دەکەن و ڕۆژێک نانی لێدەبڕن و ڕۆژێکی تر ئاوی بەسەردا دەخەن و ڕۆژێکی تر هەڕەشە لە ناوچە ناکۆکەکان دەکەن و زۆرتر داگیری دەکەن و ڕۆژی دوایی لە نێو شارەکان ترۆر دەکەن و ڕۆژێکی تر لە ئاسمان و زەمینەوە هەڕەشەی داگیرکاری ئەکەن. بەڕاست با بپرسین مەگەر نەیارانی سیاسی تورکیا لە ئێران نین، مەگەر نەیارانی سیاسی ئێران لە تورکیا نین، ئەی بۆ هیچ باسێک نییە، ئەی بۆ هەڕەشە لە یەک ناکەن، مەگەر نەیارانی تورکیا و ئێران لە وڵاتانی تر نین، مەگەر چالاکی سیاسی ناکەن، ئەی بۆ هێزنانن ناو ئەو وڵاتانە، ئەی بۆ درۆن و موشک نانێرن. لەوانەیە بیانووی کۆماری ئیسلامی ئەوە بێ کە لێرە لە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکانی چەکیان پێیە بەڵام باسی ئەوە ناکەن بۆ چەکیان پێیە. گوڵناس هۆی چەک بەشانی پێشمەرگەی کۆمەڵەوە دیارە کۆماری ئیسلامیە، سەرکوتگەری و جنایەتەکانی کۆماری ئیسلامیە، ترۆرکردنەکانی پیلانگیری کۆماری ئیسلامیە دژ بە خەڵک و دژ بە مرۆڤایەتی. لێرە لە هەرێمی کوردستان عێراق هەرێمی کوردستانی عێراق خەڵک چەکی پێیە. ئەم خەڵکە و هەروەها هێزی پێشمەرگەش دەتوانن لەگەڵ دەسەڵاتی هەرێمی کوردستان چارەسەری ئەم مەسلەیە بە ڕێگایەکی گونجاو بدۆزنەوە. ئەگەر کۆماری ئیسلامی ئەمنیەت و ئاسایشی ئەم هەرێمە تێک نەدات، ئەگەر کۆماری ئیسلامی بە مەبەستی گڵاوی خۆیان دەست لە داگیرکاری هەڵگرن و ئەگەر تەداخل لەم هەرێمە نەکەن و دەست لە نەخشە پلاندانان بۆ کەسکردن و لاوازکردنی هەڵگرن و مافی ئەم خەڵکە بۆ ژیانێکی ئاسوودە بەڕسمیت بناسن، بەڵام دیواری هەرێمی کوردستان بەداخەوە کورتە ئەم هەرێمە بە هەر عەیب و ئیرادەیەک کە هەیبێ بۆ وڵاتانی داگیرکەری کوردستان قابلی قبول نییە. گوڵناس باسی دیواری کورتی هەرێمی کوردستانمان کرد. لە ڕاستیدا دەبێت ئاماژە بەوە بکەین کە زۆر بەداخەوە ململانێ و ناکۆکی هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان کە دەوڵەتانی داگیرکەر پێی دڵخۆشن مەجای کردوێتەوە تا داگیرکەرانی کوردستان ئاوا بەو پەڕی بێشەرمیەوە سەروەری ئەم هەرێمە پێشێل بکەن. ئەم ململانێ و ناکۆکی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەداخەوە کەلێنی خستۆتە نێو خەڵک و قەوارەی هەرێمی کەس کردوێتەوە. ئێمە سەرڕای ئەم تێبینیە و هەر تێبینیەکی تر کە هەمان بێ مانەوە و بەهێزبوونی قەواری هەرێمی کوردستان بە قازانج و مەسلحەتی باڵای خەڵکی کوردستان دەزانین و لە هەمان کاتدا بەش بە حاڵی خۆمان گرفتەکان و دژواریەکانی ئیدارەی هەرێم لە ناوچەیەکی پڕ ئاڵۆزدا وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەرک پێ دەکەین. بۆیە ڕامانگەیاندووە لەسەر بنەمای هاوچارە نووسی خەڵکی کوردستان
لێرە لە هەرێمی کوردستان کارێک ناکەین کە زەخت بێ لە سەرشانی خەڵکی هەرێمی کوردستان و بیانوو بدات بە نێرانی ئەم هەرێمە و لە پێش هەمویانەوە کۆماری داگیرکەری ئیسلامی ئێران ڕامان گاندووە و بە کردەوەش هەروامان کردووە کە ئێمە هەرێمی کوردستان بە پشتی جبهەی خۆمان نازانین بەشی زۆری کاری سیاسی و تەبلیغی خۆمان لە دەرەوەی هەرێم سازمانداوە و دەیدەین لێرە ئوردوگاکانمان غیرە نزامیە واتە چالاکی نزامی تێدا ناکرێ و تەنیا شوێنێکە بۆ حزور و شوێنێکە بۆمانەوە کەسانێک کە لە جەهەنەمی کۆماری ئیسلامی هەڵدێن و پەنا بۆ ئێمە دێنن بەڵام دیارە تا پیلانگێڕی کۆماری ئیسلامی بەردەوام بێ پێشمەرگە بۆ دیفاع لە خۆی و خەڵکەکەی چەک لە سەرشان داناگرێت لە بابەت چەک لە شانی پێشمەرگەی کۆمەڵەوە هەروەکو پێشتر باسمان کرا ئەم چەکە تەنیا بۆ دیفاع و ڕێگە پێدراوە ئەمیر تۆیش باست کرد هەر ئێستا لە هەرێمی و لە عێراق بەشێکی زۆر خەڵک چەکدارن زۆر حیزب و گروپ و عشیرەت چەکدارن چکە لەمانە ئێمە هەڕەشەمان لەسرە تەرۆریستەکانی کۆماری ئیسلامی بە بیانووی جۆر بەجۆر لە شارەکانی هەرێم بوونیان هەیە کونسولگەری ئێران لە هەولێر و لە سولەیمانیە ئەم تیمە تەرۆریستیانە سازمان ئەدات و کار ئاسانیان بۆ دەکا لە ئەوە هەلومەرجێکدا دیارە ئێمەش چەکمان پێ دەبێت بۆ دیفاع لە خۆمان و ئەمەشمان نەشاردوەتەوە جگە لەمە پێشمەرگە لە کوردستان بە بڕیاری ئەمیان ئەو گروپ پێک نەهاتوە تا بە بڕیارێک وە هەڕەشەکردنێک هەڵوەشێتەوە پێشمەرگە حاصلەی مەقاومەتی خەڵکێکە بەرامبەر بە داگیرکاری و تا ئەم داگیرکاریە درێژەی هەبێت تا سەرکوتی خەڵکی کوردستان درێژەی هەبێ تا ژێرپێنانی مافی ڕەوای ئەم خەڵکە درێژەی هەبێ پێشمەرگەیش بوونی هەیە کەوابوو ئەگەر چی چەکبشانی پێشمەرگەوە ئەمڕۆ بەکار ناهێنرێت بەڵام هێمای مەقاومەتی خەڵکێکە فقط ئەوان دەتوانن بڕیاری لەسەر بدەن بەممانەوەیە ئەم مقاومەتە کە بزوتنەوەیەکی شۆڕژگێرانەی وەڕێخستووە بۆ ئێمە هێڵی سوورە و بە بڕیار و هەڕەشەکردن کۆتایی پێنایێت بەڵێ گەرەکمانە ئەوەش بێژین کە خەڵکی کورد عاشقی چەک نەبووە نییە بەڵام بە درێژایی مێژوو بۆ دیفاع لە خۆی بەرامبەر بە داگیرکاری و سەرکوت پەنای بۆ چەک بردووە کەوابوو تا سەرکوتی ئەم خەڵکە بەردەوام بێت چەکیش بۆ دیفاع لە خۆمان هەیە ئەگەر چی لە بارودۆخی ئەمڕۆدا بە گەشە سندنی خەباتی جەماوەری بەکاری نانی پێویستە ئەوەش باس بکەین کە داوای گواستنەوەی ئوردوگا لەلایەن کۆماری ئیسلامیەوە زۆر بێمانەیە جارێ ئێستا ئەم ئوردوگایانە لەوانە ئوردوگای زرگوێز تەواوەن غیری نزامیە وتمان چالاکی نظامی تێدا ناکرێت جگە لەوانە ئەگەر کۆماری ئیسلامی مانای پەنابەر نازانێت و لە نێو خاکی خۆیدا ئەوەی وا سوکایەتی بێ بە پەنابەران لەوانە پەنابەرانی ئەفغانی دەکات بەنیازە هەمان نوسخە لە هەرێمی کوردستانیش بسلمێنێ بەڵام لە ڕاستیدا لەم داوایەدا کە کۆماری ئیسلامی کردوێتی هاوچارە نووسی خەڵکی کوردستانی نیشانەگرتووە خەڵکێک کە بە درێژایی مێژوو پاڵپشتی یەک بوون و بەهانای یەکترەوە ڕۆشتون و دەزانێت ئەم هاوچارە نووسە سەنگەرێکی قایمە بەرامبەر بە پیلانە دژە ئینسانیەکانی کۆماری ئیسلامی بە هەڕەشە و بەهێزنواندن و بە زەختی ئابووری و هەروەها بە چاواشەکاری مێژووی ئەم خەڵکە بەنیازە ئەم سەنگەرەواتە هاوچارە نووسی خەڵکی کوردستان کە زوولا وەسبەت ئەمە بە جۆرێک هەمان سیاسەتی سەدام حوسێنە کاتی خۆی زەختی خستە سەر کۆمەڵا کە بارگاکانی بگوازێتەوە بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆی تا پەیوەندی کۆمەڵا لەگەڵ خەڵکی کوردستانی عێراق و هێزە سیاسیەکانی کوردستانی عێراق بچڕێ کۆمەڵا حازر نەبوو کە بارگاکانی خۆی لە ناوچە ئازادکراوەکان بگوازێتەوە بۆیە کیمیاباران کراو ژمارەیەکی زۆر لە کادر و ئەندامان و پێشمەرگەکانی گیانی بەخ کرد بەڵام ڕووسور مایەوە و لەمانەوە لە سەنگەری هاوچارە نووسی خۆی لەگەڵ خەڵکی کوردستانی عێراق و ڕاگررتنی پەیوەندی خۆی لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستانی عێراق هەر بۆیە کۆماری ئیسلامی دەزانێت لایەنە سیاسیەکانی کوردستانی ئێران مجاهدین نین لێرە لە کوردستان بزوتنەوەیەک لارادایەکە هەڵقوڵاوی ئاوات و ئارەزوەکانی خەڵکی کوردستانە ئەم بزوتنەوە و ئەم هاوچارە نووسیە مەجای ئەوە نادات تا پلانەکانی کۆماری ئیسلامی بە ئاسانی جێبەجێ بێ مانەوە و حزوری کۆمەڵیش پشت ئەستورە بەم مێژووە بەم هاوچارە نووسی و بەم بزوتنەوەی بەڵە گوڵناز با قسەی کۆتایی لەو بارەوە بکەین بە فەرزی مەحاڵ وای دانین کە کۆماری ئیسلامی توانی پلانەکانی خۆی جێبەجێ بکات یعنی دەست بکات بە موشکباران و ناردنی درۆن و تیمە تەرۆریستەکانی بۆ تیرۆری نارانی سیاسی فعالکاتەوە وای دابنین توانی خەسارەتێک لە ئوردوگاکان بدات وای دابنین توانی ژمارەیەک خەڵکی بێدیفاع لەو ئوردوگانە بکات بە قوربانی و بە نیشانەی سەرکەوتنی سوپای ئیسلام چەند عەکس و فیلم لە میدیاکانی خۆیەوە بڵاو کاتەوە بەڵام دەستی ئاخر دەبێتە چی مەگەر خەڵکی کورد تا ئێستا کەم قوربانی داوە کە ئەمە یەکەمینیان بێت مەگەر کۆمەڵە لە پێناو ئاوات و ئارەزوەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش واتە ئازادی و بەرابەری و سلماندنی مافی دیاریکردنی چارە خۆنووسین کەم قوربانی داوە سەرەڕای ئەم هەموو داگیرکاریە سەرەڕای ئەم هەموو سەرکوتگەریە ئەم بزوتنەوەیە دانەمرکاوە و لە نێو ئەم بزوتنەوەیدا کۆمەڵە ئاڵا سوورەکەی سەرەڕای هەر کەند و کۆسپی سەر ڕێگەی
هەرشەکاوەیە. بزوتنەوەی کوردستان ئەمڕۆ پاش ئەم هەموو قوربانیدانە زەحمەت و فیداکاریە بەهێزتر لە پێشووی خۆی بۆتە چاو و چرای ئێران. کۆماری ئیسلامی چی دەکات لەگەڵ شۆڕشی ژینا کە خەریکە ڕێدەپەوێت تا لە گۆڕی بنێ؟ چی دەکات لە خەڵکی ڕاپەڕی و نەتەنیا لە کوردستان بەڵکو لە سەراسەری ئێران کە بنەمای ئەم دەسەڵاتیان هێناوەتە لەرزی؟ کۆمەڵە هەر ئەوە نییە کە لە هەرێمی کوردستان لە چەند شوێن جێگرتووە. کۆمەڵە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستانە، کۆمەڵە بزوتنەوەی ژنان دژی ئاپارتایدی جنسی و دژی یاسای کۆنەپەرستانی حیجابە، کۆمەڵە بزوتنەوەی کرێکاران و زەحمەتکێشان بۆ بەهرەمەندبوون لە ژیانێکی ئینسانیە، کۆمەڵە بزوتنەوەی پاراستنی ژینگەیە، کۆمەڵە بزوتنەوەی معەلیمان و خەڵکی حاشیەی شارەکانە، کۆمەڵە بزوتنەوەی ڕووناکبیران و هونەرمەندان و نووسەران و شاعیران و شۆڕشگێڕە، کۆمەڵە بزوتنەوەی نوێخوازی و پێشکەوتووی لە کوردستانە کەوابوو کۆماری ئیسلامی بە هاویشتنی چەند موشک و ناردنی چەند درۆن چی لەگەڵ ئەم بزوتنەوە پان و بەرینە لە کوردستانی ڕۆژهەڵات دەکات. هەروەک شاعری گەورەی کوردستان شێرکۆ بێکەس دەڵێ دەبا کۆماری سێدارە سنە لە سێدارە بدات، مەهاباد بکا بە سڵنگەوە، نەهێڵێ گیا سەوز بێ و نەهێڵێ ئاو حاژە بکات و نەهێڵێ باران ببارێ و نەهێڵێ مناڵەکانمان لەدایک بن. کۆترە سوورەکان وا ئەڵێن کۆماری سێدارەی ئیسلامی ئەوەی ناتوانێ هەرگیز 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 لە سێدارەی بدا ئایەندەیە و ئازادی. ئەمی لە بەرنامەی پێشوماندا بەشێک لە وتوێژی هاوڕێ برایمانی زادە لەگەڵ گۆڤاری ئایدیا دیپلۆماتیکمان خوێندەوە. ئێستا کە بە ساڵیادەی شۆڕشی ژینە نزیک دەبینەوە بەشێکی تر لە وتوێژە پێکەوە دەخوێنینەوە کە باسی ئەم دەستکەوتە و ئاسۆی ئەم شۆڕشە دەکات. ئایدیا دیپلۆماتیک دەبرسێ ئێوە پێشتر گفتوگۆیەکتان کردبوو سەبارەت بە شۆڕشی ژینە و ڕێچکە و شوێنی ئەو شۆڕشەتان بە دروستی لێکدا بووە و لە نامیلکێکدا بڵاوتان کردبەوە. پاش تێبەڕبوونی 9 مانگ ئەلبەت ئێستا 1 ساڵ بەسەر ئەو شۆڕشەدا دەستکەوتەکانی چۆن دەبینن و پێتان وایە چه کاریگەریەکی لەسەر کۆمەڵگای ئێران و کوردستان داناوە؟ چەندە لە قازانجی کۆمەڵانی خەڵک لە کوردستان و ئێران چوەتە پێشەوە دەور و نەخشی ئێوە تێدا چۆن بووە؟ ئایا شۆڕشی ژینا کۆتایی پێهاتووە بە شێوەیەکی کاتی دابرکاوەتەوە؟ چەندە ئامانجەکانی خۆی پێکاوە؟ بەڵێ گوڵناس هاوڕێی ئیبراهیم عەلیزادە لە وەڵامدا دەڵێ
لە ڕاستیدا ئەوەی من دەیبینم شۆڕشی ژینا بەردەوامە بەڵام شکلی خۆ دەرخستنی گۆڕاوە بۆ ماوەی چەند مانگ ژمارەیەکی بەرچاو لە لاوان خوێندکارانی زانکۆ ژنان لە زۆربەی شوێنەکانی ئێران هاتنە سەر شەقام و لە کوردستان و بەلوچستان جەماوەری تریش بوو هەڵسوراوانی ئەم بزوتنەوەیە چاوەڕوانی ئەویان دەکرد کە ئەو سەرهەڵدانە ڕووبکاتە گەڕەکە هەژارنشینەکان شوێنە کرێکاریەکان و کرێکار و زەحمەتکێش و خەڵکێکی زۆرتر پێی پێوەست بێت و بەواتایەکی تر جەماوەری تر بێتەوە بەڵام بە هۆکارگەلێک کە دەتوانین قسەی لێ بکەین ئەوە ڕووی نەدا دژمن هەموو توانای خۆی بەکارهێنا بوو بەڵام هەموو توانای جەماوەر نەهاتفۆ مەیدان نەبەردێکی نابەرابەر بوو هاوسەنگی لە جێی خۆی نەبوو لە ماوەی کەمتر لە 5 مانگ زیاتر لە 600 لاو و تازە لاو لە کچان و کوڕان و خەڵکی تر خوێنیان ڕژایە سەر شەقامەکان ویان لە زیندانەکاندا ئەشکەنجە دران و ئێدام کران نزیکەی 50,000 کەس دەست بەسەر کران ڕاستە کە ئەو شۆڕشە لە ناوەندێکەوە ڕێبەرایەتی نەدەکرا بەڵام بەکردەوە ئەو وشاریە لە ناو جەماوەری ڕاپەریبدا شکلی گرتکە بۆ خۆسازدانی تۆکمەتر بە مەبەستی خوڵقاندنی زەمینەی لەبارتر بۆ هێنانە مەیدانی جەماوەرێکی زۆرتر پێویستە تاکتیک بگۆڕن دەتوانین بڵین ئەوە وشاریەکی خۆڕست بوو با دەستکەوتەکانی تا ئێستامان سەقامگیرکەینە و بیانکەینە پێگەیەک بۆ بەرەو پێشچوونی دواترمان کلااوزێز بیرمەندی سەدەی هەژدەی پرۆستەڵێ سەرکەوتن لە هەر نەبەردێکدا بەرهەمی بەکارهێنانی وشیارانەی 3 تاکتیکی جیاوازە هێرش دیفاع و پاشەکشە فەرماندەی سەرکەوتوو ئەو کەسەیە کە دەتوانێت هەر کام لەو 3 تاکتیکە خەلاقانە و لە کاتی خۆیدا و لە پێناوی سەرکەوتندا بەکاری بێنێ پاشەکشە لە نەبەردێکدا لە نەبەردێکی دیاریکراودا دەتوانێت لە خزمەت هێرش و بەرەو پێشچوونی دواتردا بێت ئەوەی لە شۆڕشی ژینادا دەیبینین گۆڕینی تاکتیکە بۆ خۆسازدانی دوایی ئەو واقعیەتە لە دەستکەوتەکانی تا ئێستای ئەو شۆڕشەدا دەیبینین کە حتمما دەبێت پرسیاریەوەش بێت ئەمیر هاوڕێبراهیم لە درێژەی وەڵام بە پرسیاری ئایدیا دیپلۆماتیک هەروەها دەڵێ شۆڕشی ژیناکە بە دروشمی ژن ژیان ئازادی دەستی پێکرد لە ناوەرۆکی خۆیدا شۆڕشێکی ئیجابی بوو واتە مەبەستی تەنها ڕوخاندن نەبوو بەڵکو لە هەمان کاتدا بیناکردنیش بوو لە یەکەم قۆناغی ئەو شۆڕشەدا باڵاپۆشی زۆرم لێ فڕێدرا ئەمڕۆ سەیری شەقامەکانی تاران و شارە گەورەکان بکەن بزانن لەسەر ئەو بابەتە چه هەرایەکە هەرچی یاسا پەسەندەکان هەرچی ڕێگا دیاری دەکەن وەڵامەکەی هۆڕاگری ژنانە بۆ پاراستنی دەستکەوتێک کە بەهێزی خۆیان بەدەستیان هێناوە تەنانەت ئەو ژنانێش کە لە خۆپیشاندانەکاندا بەشدار نەبوون لە ئاکامی ئەو خەباتە بەهرەمەند بوون و ئەوانیش پەچەی زۆرم لێیان فرێداوە ئەوەی ئێستا لە شەقامەکان پەچەی لەسرە بژاردەیەکی دڵخوازی خۆیانە ئێستا دەستگای دادوەری ئێران بە فەرمی ئەوەی سلماندووە کە نەبوونی حیجاب چاوان نییە سەرپێچیە ئەوە دەستکەوتێکی گەورەیە نەک لەبەر نەفسی باڵاپۆش بەڵکو و لەبەر ئەوەی کە ئەوە سەرەتایەک بوو بۆ چوونەژێر پرسیاری هەموو ئایدۆلۆژیای ڕژیم کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە باڵاپۆشی بۆ ژنان وەکو هێمای ئایدۆلۆژی دەوڵەتی ئیسلامی نەسەن دەستکەوتێکی دیکەی شۆڕشی ژینا پێگەیەکە کە ژنان لە کۆمەلگای پیاوسالاریدا لە چاو پێش شۆڕشی ژینا بێ دەستیان هێناوە بڕوا بەخۆبوونێک کە ژنان بۆ بەرگری لە مافەکانیان نەک هەر بەرامبەر بەدەوڵەت بەڵکو لە ناو بنەماڵە لە ئاستی کۆمەلگادا بەدەستیان هێناوە پیاوسالاری پاشەکشەی بەرچاوی پێکراوە شۆڕشی ژینا تا ڕادێکی زۆر ڕیزەکانی ڕژیمیچیش پرزە کردووە سیاست و لێدوانەکانیان گەلێک ناتەبان خامنەی هەر ڕۆژە هەڵوێستێک دەگۆڕێت هەڵوێستی پێشووی خۆی پێ پینە ناکرێت چەند حوتوو لەو پێش گوڵناس لە لێدوانێک داوتی سەبارەت بە ڕێفراندۆم دەنگی خەڵک بۆ دیاریکردنی چارەنووسیان گرنگ نییە چونکە خەڵک پسپۆڕنین و لە دیاردە ئاڵۆزەکان تێناگەن ئەوە لە حاڵێکدا هەر لە تەمەنی ئەو ڕژیمەدا 2 جار ڕێفراندۆم کراوە هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردن کراوە دەیان فاکتی دیکەی لەو چەشنە هەیە تا ئێستا چەند فایلی ناوخۆی پاسداران بڵاو بۆتەوە کە دەری دەخات ناتەبایی لە ناویاندا پەرەیسەندووە هاوڕێبراهیم هەروە لە درێژەدا دەڵێ لە ئاستی هەموو ئێراندا هاوسەنگی نێوان خەڵک و دەسەڵات وەها گۆڕاوە کە سەرڕای سەرکوت و کوشتن و بگرە و بردەی بەرفراوان نەیانتوانیوە خەڵک چاوترسێ بکەن جەسارەتی ناڕزایەتی دەربڕین گەلێک گەشەی کردووە دیارە نەک لە شکل و شێوەی پێشودا بەڵکو بە شێوە گەلێکی دیکە خۆی نیشان دەدا بۆ نمونە مانگرتنی کرێکارانی پیشەسازی نەوتیێران ئەمساڵ گەلێک بەربڵاوتر بوو لە ساڵانی پێشوو داخوازیەکانیشیان ڕادیکاڵتر بوو بزوتنەوەی مامۆستایان و خانەنشینکراوانیش هەروەها بانگەواز و بڕیارنامەکانیان چەند هەنگاو پێشڕەوترە و لە چاو پێش لە شۆڕشی ژینە تەنانەت لە ناو زیندانەکانیشدا زیندانیە سیاسیەکان بە جەسارەتێکی زۆرترەوە پەیامەکانیان دەنێرنە دەرەوەی زیندان
دەستکەوتێکی دیکەی شۆڕشی ژینا کە سەرچاوەکەی لە دروشمی ژن ژیان ئازادیەوەیە ئەوەیە کە خەڵک تەنیا بیر لە ڕووخاندنی ڕژیم ناکاتەوە بەڵکو بیر لەوەش دەکاتەوە کە چه حکوومەتێک و بە چ ناوەڕۆکێکەوە دێتە جێگای ڕێکخراوە مەدەنیەکان پزیشکان مامۆستایانی زانکۆکان لە ناوەی وڵات کەوتونەتە خۆ بە دەرکردنی منشور و پلاتفۆرمی تایبەت بە خۆیان هەر لە ئێستاوە بنەمای یاسای بنەڕەتی دوای کۆماری ئیسلامیدا دەڕێژن و دەیکەن بە سەرچاوە بۆ وشیارکردنەوەی زۆرتری خەڵک ئەو شۆڕشە تا ڕادەیەکی زۆر جیاوازیەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی دەرخستووە کۆماری ئیسلامی لە زمرەی ئەو ڕژیمانەیە کە لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا ڕیزێکی بەرینی ئۆپۆزیسیۆن لە دژی خۆی پێکهێناوە لەوانە بگرە کە دەیان هەوێ هەر ئەو ڕژیمە ئیسلاح بکەن بەبێ شۆڕش تا ئەوانەی کە دەیان هەوێ نظامی پاشایەتی بێننەوە سەرکار ئەوانەی کە خوازیاری نظامێکی لیبرالی ڕۆژاوایین تا ئەوانەی کە خوازیاری نظامێکی سەرمایه‌داری دەوڵەتین و لایەن وایە کە سوسیالیزم لەو ڕێگەیەوە بەدیدێت تا دەگات بە کۆمۆنیستەکان کە بۆ بە ئەنجام گەیاندنی شۆڕشێکی کۆمەڵایەتی تێدەکۆشن و بەرنامە و ڕێبازی خۆیان هەیە حیزبە نەتەوەیەکان کە ئەولەویەتیان نەمانی ستەمی نەتەوایەتیە بە بەرنامە و ڕێبازی جیاوازەوات بەرامبەر بم بەربڵاویەی ئۆپۆزیسیۆن شۆڕشی ژینا تا ڕادەیەکی بەرچاو پێوانەیەکی کۆمەڵایەتی بەدەستەوەدا بۆ جیاکردنەوەی ئەو ڕەوتە سیاسیانە لە یەکتر بۆ نمونە دیتمان شڵەژانێک لە ناو ڕیزەکانی ئۆپۆزیسیۆن ڕوویدا کە تەنانەت حیزبە سیاسیەکانی کوردستانیش نەیانتوانی خۆی لێ بەدوور بگرن و لە یەکەم هەنگاودا یەکگرتووی ناوەندی هاوکاری حیزبە سیاسیەکانی کوردستان چووە ژێرپرسیار و ڕیزی لیبراڵەکانی تووشی شپرزەی کرد دەتوانم بڵم کە ئەوە یەکێک لەو حاڵەتە دەگمەنانە بوو کە یەکگرتنەکان و دابڕانەکان پەیوەندیان پەیدا دەکرد بە بەرژەوەندیە کۆمەڵایەتیەکانەوە لە کۆتایی وەڵامەکەیدا هاوڕێ برایم دەڵێ ئەوەی ئێمە وەکو ڕێکخراوی دیاریکرا و دەورمان چ بووە لە بەرەو پێشبردننی ئەو شۆڕشە بێگومان ئەو شۆڕشاکە چەخماقەکەی لە کوردستانەوە لێدرا تا ڕادێک هەڵگیرسانی هەل لە سەرەتایی لەو ڕووی دروشمەوە لە ڕووی تاکتیکەوە شێوەی کارەوە لە ڕووی خولقانونی ڕووداوەکانەوە مۆرێکی کاری ئاگاهانەی پێوە دیار بوو دیارە مەبەستم ئەوە نییە ڕێبەرایەتەکەی دیاریکراوی هەبوو بەڵام بۆ نمونە مەراسمی ئەسپەرتەکردنی ژینا کارێکی ڕێکخراو بوو مانگرتنە گشتیەکان لە کوردستان کە کەس ناتوانێت دەوری بەرجستەی کۆمەڵی تیادا نەبینێ کارێکی ڕێکخراو بوو بە هەمووی ئەوانە کە باسمان کرد من پێم وایە یەکەم شۆڕشی ژینا لە شکڵ و شێوەی نوێدا بەردەوامە و دووهم بە شێوەی مانگەکانی سەرەتایی هەڵگیرسان نەیدەتوانی بەردەوام بێت چونکە زیانەکانی زۆر بوون بریندار و گیانبەخلوان زۆر بوون نزیکەی 50,000 کەس دەست بەسەر کران ئەگەر تەنانە ناوەندێکی ڕێبەریشی بواە هەر دەبواە بڕیاری گۆڕینی تاکتیک و شێوەکاری بدایە بەڵام ئەوە بە ئاگاییەکی گشتی بوو لە ئاستی کۆمەڵایەتیدا إنك من عرش فلكنا أرخيني نصرتا مسألك من شكسر نوطن أصل أيين هرما في رواما أوري تاريك داقير كرباراني قول لا دا أبارين بسرما هورت رشقي خروشي كردستان مجدي باراني آزادي ما دەسیەکە گرین هەڵا پەڕین هاوارەکەین لەسەر خاکی پڕشانە زیما بەڵێن بێ لە کۆشکی زەحات دەست لە ناو دەست ئەگێڕین شای سەرکەوتنما بەڵێن بێ لە کۆشکی زەحات دەست لە ناو دەست ئەگێڕین شای سەرکەوتنما ڕابەڕی وین نەبەزینەکە من عەرشی فەلەکدا ئەڕوخێنی نەسەردا مسألك من شخص نوطن أصل أيين هرما في رواما رابري من نبز إنك من عرش فلكنا أرخيني نصرتا مسألك من شخص نوطن أصل أيين هرما في رواما دیتەبان سپای تاریکی چەیان کرد بە ڕۆڵەکانمان
دیتە گەشت کەس لولەیت فەنیان گەربەرە و ڕووی هیواکانمان نەیانزانی هیچ فیشەکە ئاواتەکانمان ناکوژێ نەیانزانی تۆڵەی جەکس و تاوان کۆتاییان دەهێنێ سێمە لە فاوی بڕهێزی گەلی ئازادی خوازی ئێمە پەروەردەی ڕێبازی بەرخۆدانی چیا و شارانی کوردستانی ڕاوبەڕی وین نەبەزین نەکەوین عەرشی فەلەکدا ئەڕوخێنی نەسەردا ئێمە سەرەکەوین ژێت سەر ناوتان ئەسڵین ئەیگرین هەر مافی ڕەوامان بینەرانی ئەزیز لە مانگی خەرمانان داین هەموو ساڵێک ڕۆژانی تاریکی نیوەی ئەوەڵی مانگی خەرمانان یادێک دەکەین لە ئەستێرە درەوشاوەکانی بزوتنەوەی شۆڕژگێرانی کوردستان و هەروەها بزوتنەوەی کۆمۆنیستی لە ئێران لە بەرنامەی ئەم هەفتەماندا بەم بۆنەوە وتارێکی کورد ئامادە کراوە کە پێکەوە لەگەڵ هاوڕێی هاوکارم ئەمیر پێشکەشتانی دەکەین. بەڵێ نیوەی یەکەمی مانگی خەرمانان لە مێژووی بزوتنەوەی شۆڕژگێرانی کوردستان و کۆمۆنیستی ئێران وەک ڕۆژانێکی خوێناوی یادی لێ دەکرێت. لەوەها ڕۆژگەلێکدا بوو کە کوشتاری بە کۆمەڵی شۆڕژگێرانی ئازادی خواز لە زیندانەکانی کۆماری ئیسلامی دەستی پێکرد. کوشتاری بندکراوانی سیاسی کە لە مانگی گەلاوێژدا بە ئیعدامی بە کۆمەڵی ئەندامان و لایەنگرانی سازمانی مجاهدینی خەڵق دەستی پێکرد و دواتر لە نیوەی یەکەمی مانگی خەرمانان جنایەتکارانی کۆماری ئیسلامی دەستیاندایە کوشتاری چەپ و کۆمۆنیستەکان. دوای ئەوەی کە کۆمسیۆنی مەرگ راپۆرتی ئەنجامی جنایەتی مانگی گەلاوێژی گەیاندە خومینی فتوای کوشتاری کۆمونیستەکانیشیان لەلایەن خومینیەوە پێدرا و بەم جۆرە کەوتنەگیانی ئینسانە ئازادی خوازەکان و کەسانێک کە دڵیان بۆ ئامانجە بەرزەکانی ڕزگاری مرۆڤی چەوساوە و ستەم لێکراو لێدەدا. لە ڕۆژانی ڕەشی نیوەی ئەوەڵی مانگی خەرماناندا بوو کە هەزاران بەندکراوی خەباتکار و خۆڕاگەر ئێعدام کران، بەڵام بۆ ساتێکیش پشتیان لە ئارمانە ئینسانیەکانی خۆیان نەکرد و بە وڵامی نا بە پرسیاری کۆنەپەرستان زاڵبوونی ئیرادەی خۆیان بەسەر هێزی سەرکوتی دوژمندا نیشاندا. لا ڕۆژانی ئەوەڵی مانگی خەرمانانی ساڵی 1350دا بوو کە خەڵخاڵی کۆنەپەرست و جنایەتکاری خوێنڕێژ بە فەرمانی خومینی کە نفرەتێکی قوڵی لە خۆڕاگری خەڵکی کوردستان لە بەرامبەر کۆنەپەرستانی ئیسلامیدا لە دڵدا بوو کەوتە گیانی ئینسانە شۆڕژگێر و خەباتکارەکانی کوردستان و مەیدانەکانی ئێدام لە شارەکانی پاوە، سنە، مەریوان، سەقز، مەهاباد و بانە بە خوێنی ئەو ئازیزانە سوور بوو. بەڵام تا دوایین ساتەکانی ژیانیان سەریان لە بەرامبەر کۆنەپەرستانی تازە بەدەسەڵات گەیشت و دانەنەواند و کوڕنووشیان نەبر. ڕۆژەکانی 4 و 9 و 13 خەرمانان لە مێژووی سیاسی کۆمەڵەوە حیزبی کۆمونیستی ئێراندا وە بیرهێنەرەوەی 3 ڕووداوی گرینگە. لەم ڕۆژانەدا بوو کە جەریانی ئێمە 3 کەس لە ڕێبەرانی بەناوبانگی خۆی واتە فواد مستەفا سوڵتانی، سدیق کەمانگەر و غوڵام کشاوەرز لە دەستا. دەور و نەخشی ئەوان و پتر لە 2500 گیان بەخکردووی ناو ڕێزەکانمان ژیاننامەی سیاسی ئەوانی کردووەتە بەشێک لە مێژووی ئەم کۆمەڵگایە. بە پێویست دەزانین کە کورتێک لەسەر ژیانی ئەو سێ پێشەنگەی کاروانی گیان بەخکردوان بە یادی هەموو ئەو ئازیزانەیەوە باس بکەین. بەڵێ شەوی 4 مانگی خەرمانانی ساڵی 1368 هاوڕێ بەهمەند جەوادی ناسراو بە غوڵام کەشاوەرز سیمای خۆشەویست و بەناوبانگی بزوتنەوەی کۆمونیستی ئێران کە بۆ چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی ڕۆیشتووە وڵاتی قبرس لە شاری لارێنکا کەوتە بەر پەلاماری بەکرێگیراوان و کۆنەپەرستانی کۆماری ئیسلامی و دوای چەند کاتژمێر بەهۆی کاریبوونی برینەکەی لە نەخۆشخانە گیانی بەخت کرد. هاوڕێ غوڵام کەشاوەرز یەکێک لە پێشڕەوانی خەباتی کۆمونیستی لە ئێران بوو. وێڕای خەباتی بەردەوام و خۆڕاگری لە سیاچاڵەکانی ڕژیمی پەهلەوی و چێشتنی ئازاری جەستەیی و ڕۆحی زۆر بەردەوام لە ڕیزی پێشەوەی خەباتی کۆمونیستی ئێراندا هەنگاوی هەڵگرتووە. هاوڕێ غوڵام کەشاوەرز سیمای خۆڕاگری ناو زیندانەکانی ڕژیمی شاو لە یەکەمین کادرەکانی ئیتحادی مبارزانی کۆمونیست و
یەکێک لە دامەزرێنەرانی حیزبی کۆمونیستی ئێران بوو کە لە کاتی چالاکی لە ناو حیزبی کۆمونیستدا بەرپرسیارەتی جۆرا و جۆری لەوانە ئەندامی کمیتەی ناوەندی حیزب گرتە ئەستۆ. هاوڕێ غوڵام هەر لە ساڵەکانی پێش شۆڕشی 57 ڕووی کرد بووە خەباتی سیاسی و لە ڕاپەڕینی مانگی ڕێبەندان و دواتر لە دژی کۆماری ئیسلامی و لە هەموو بوارەکانی دیکەی خەباتدا چالاک و بوێرانە هەنگاوی هەڵێناوە. هاوڕێ غوڵام لە هەموو ژیانی سیاسی خۆیدا خەباتکارێکی پاک و پەیگیر بوو و لە دژی سیستمی پڕ لەستەم و چەسانەوەی سەرمایهداری و بەردەوام خوازیاری وەدیهاتنی دنیایەکی بەرابەر و بێستەم و هەڵاواردن بوو سادقانە هەوڵی بۆ دەدا و هەر لەم ڕێگەیشدا گیانی ئازیزی بەخت کرد. نۆی مانگی خەرمانانی ساڵی 1358 هاوڕێ فواد مستەفا سوڵتانی یەکێک لە ڕێبەران و دامەزرێنەرانی کۆمەڵا سیمای ناسراوە خۆشەویستی بزوتنەوەی کۆمونیستیێران ڕێبەری خۆشەویستی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان لە شەڕێکی نابەرابەردا لەگەڵ ژمارەیەکی بەرچاو لە هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی بەستام لەسەر ڕێگای نێوان سەقز بۆ مەریوان دڵە گەورەکەی لە لێدان کەوت. چالاکی کۆمەڵایەتی هاوڕێ فواد بە ڕێبەریکردنی ناڕەزایەتی بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی کۆماری ئیسلامی ڕژیم دەستی پێ کرد. ئەگەر پێشتر تەنیا ڕێبەر و ڕێخەری خەباتی نهێنی بوو لەم قۆناغە بەولاوە تواناییەکانی لە بواری ڕێبەری و خەباتی کۆمەڵایەتی ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەیسەن. کۆمەڵا وەکو ڕێکخراوێکی کۆمونیستی کە کاکفواد و هاوڕێیانی 9 ساڵ پێشتر دایان مەرزاند بوو لەگەڵ ڕاپەڕێنی خەڵکی ئێران لە دژی ڕژیمیشا ئەلەنی بووە دەستی بە چالاکی پڕباری تەشکیلاتی کرد. ناوی فواد مستەفا سوڵتانی و کۆمەڵا لە ڕێبەری خەباتی دەورانی ڕاپەڕینی ساڵی 1350 هەتاوی بزوتنەوەی جەماوەری لە شاری سنە و پێکهاتنی شۆرای شار لە کۆچی مێژووی مەریوان لە ڕێکەخستنی یەکێتی جوتیاران لە ڕێپێوانی بەرینی جەماوەری لە سنەوە بۆ مەریوان لە پێکهاتنی ئەوەڵین دەستەی پێشمەرگەی کۆمەڵا لە جەمعیەتی دیموکراتیکەکان لە زۆربەی شارەکانی کوردستان پێکهاتبوون و لە ڕێخستنی مەقاومەتی چەکداری لە بەرامبەر هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان درەوشایەوە لەگەڵ هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە مانگی گەلاوێژی ساڵی 1358 کاکفواد دەستیدای ڕێکخستنی مەقاومەتی شۆڕژگەڕانەی خەڵکی کوردستان و لە ڕۆژی نۆی خەرمانانی ئەو ساڵشدا بووکە لە شەڕێکی نابەرابەردا لەگەڵ داگیرکەرانی ڕژیمی ئیسلامی گیانی بەخت کرد. فواد مستەفا سوڵتانی کۆمۆنیستێکی ماندوونە ناس بوو کە لە ڕێگەی ڕزگاری چینی کرێکار و جەماوەری ستەم لێکراوە لێبراوانە خەباتی دەکرد. کاتژمێر دوی نیوەشەوی سێنزەی خەرمانانی ساڵی 1368 هاوڕێ سەدیق کەمانگەر ئەندامی کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران و ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵا لە هەوڵێکی جنایەتکارانەدا لەلایەن خائین و بەکرێگیراوێکی کۆماری ئیسلامیەوە هێرشی کرایە سەری و گیانی بەخت کرد. هاوڕێ سەدیق کەمانگەر سیمای درەوشاوە و خەباتکاری بزوتنەوەی کۆمونیستی یەکێک لە بەناو بانکترین و خۆشەویستترین ڕێبەرانی جەماوەری خەڵک و بزوتنەوەی شۆڕشگەڕانەی کوردستان ئاژیتاتۆر و وتەبێژی ناودار و کادری دامەزرێنەری حیزبی کۆمونیستی ئێران بوو. زیاتر لە چواردەیە هاوڕێ سەدیق ئارمانی کۆمونیسم و خەبات لە ڕێگای ڕزگاری چینی کرێکاری کردبووە ئامانجی هەموو ژیانی و پاشان ئەو ئامانجەی لەگەڵ خەباتی کۆمونیستی و شۆڕشگەڕانە تێکەڵاو کرد. خەباتی ڕێکخرا و نهێنی لە ئەووەڵین مانگەکانی دامەزرانی کۆمەڵا ڕێبەریکردنی بزوتنەوەی جەماوەری لە ڕاپەڕینی خەڵک لە دژی حکوومەتی پاشایەتی ڕێبەر و وتەبێژی باڵی ڕادیکاڵ و شۆڕشگێڕانە لە بەرامبەر کۆنەپەرستانی محەلی و ئاینی لە باشووری کوردستان زمانی پارا و ئاگرینی خەڵک لە دژی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و لە جریانی نەورۆزی خوێناوی سنە و ڕێبەری شۆڕای ئینقلابی ئەم شارە هیدایەتکردنی شەڕی شۆڕشگێڕانە لە کوردستان وەک فەرماندەیەکی نظامی سەرپەرشتی بەڕێوەبردنی رادیۆ دەنگی شۆڕشی ئێران و نووسەر و وتەبێژی بەهێزی رادیۆ کۆمەڵا بەشداری لە چالاکی جۆراوجۆری سیاسی و تەشکیلاتی وەک ئەندامی کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵا بێگومان تەنیا گۆشەیەکە لە کارنامەی سیاسی و پڕباری هاوڕێ سەدیق کەمانگەر. وێڕای بەڵێنی درێژەی ڕێگای ئەم ئازیزانە هەتا وەدی هاتنی ئامانجە بەرزەکانیان یادی گیانبەختکردوانی مانگی خەرمانان و سەرجەم گیانبەختکردوانی ڕێگەی ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشان لە ستەمی نظامی سەرمایهداری ڕێز لێدەگرین بە ئومێدی ئەو ڕۆژەکە جەنایەتکارانی کۆماری ئیسلامی لە دادگای عەداڵەتی جەماوەری ئازار چێشتووی ئێراندا محاکەمە بکرێن و نەهێنی جنایەتە بێ ئەژمارەکانیان زیاتر ئاشکرا بێت و بە سزای شیاوی خۆیان بکەن. تروسکەکانی ڕزگاوری لە شێرەکانی یونس پێشکەشە بە یادی جان بەختکردوانی کۆمەڵە.
ئێوە ئەی گیان بەخت کردوان ئەستێرە گەشاوەکانی ئاسمانی چەوساوەکانن کانی تەقاوەی قاقڕستانی ژیانی بێبەشانن ئێوە بە خوێنی گەشتان جۆگەلەی ژیانی بەرابەرتان هەڵبەست ئێوە بە ورەی پۆڵاوینتان نەمامی ئازادیتان ناشت ئێوە باڵای بەرزی ئاسمانن کڕنوش نابن ئاڵای سووری کرێکاران لە پێیژەی چەک و فیشەکدانی ئێوە هەڵچوو باڵای هەڵبڕی ئێوە سەرودی هەستانن ئێوە مارشی ڕاپەرینن کرێکاران ڕێژەی ئەوەڵی مانجیمەی پێدەڕۆن ئێوە سەڵای ژیانی نوێن زەحمەت کێشان پێڕا دەبنەوە ئێوە قاسپەن قاقای سەرکەوتنن چەپە ڕێزانی ناو سەنگەرن کرێکاری پێشمەرگە بینتان دەخواتەوە ئێوە چەشی بیرن لە دەستی کرێکاری پێشمەرگە ناکەوێ خوێنی ئێوە خوێنی خوێنی ئێوە مانیفیستی مامەی کرێکاری پشکۆمەوە بوویە چەکتان کلچێوک و خوێنتان خوێنی گەش و سوورتان کلی بەرابەریە دا پیرەهەتی و بار چاوی شۆڕشی پێدەڕێژێ ئێوە ورن ڕاپەڕینن چەکن ئاڵای سوورن کرێکارن یادتان بخێر بەداخ و پەژارێکی گرانەوە ئاگادار بووین کە جایەخۆشی زەندەی ڕۆژی سێ خەرمانانی 1402 هەتاوی دایکی هاوڕێی گیانباخکردووی ڕێزەکانی کۆمەڵا کادری حزبی کۆمونیست و پێشمەرگەی قارەمانی گوردانیشوان هاوڕێ تەوفیق قادری ناسراو بە مامە تەوفیق و هەروەها دایکی هاوڕێ و کادر و پێشمەرگەی دێرینی ناو ڕێزەکانی حزب و کۆمەڵا هاوڕێ مەریەم قادری بەهۆی نەخۆشی و هەڵکشانی تەمەن لە تەمەنی 93 ساڵیدا لە شاری سنان ماڵاوایی لە ژیان کرد. دایەخۆشیت یەکێک لە دایکانی دڵسۆزی شۆڕشی کوردستان و کۆمەڵە بوو کە مەرگی جگەرگۆشەکەی و دووری ڕۆڵەکەی دیکەی کرد بە قین و تووڕێی و لە قاتڵان و سەرکوتگەرانی تێکۆشەرانی کوردستان و ئێران. دایەخورشید یەکێک لەو دایکە دڵسۆزانە بوو کە نەک بە ئێعتباری ڕۆڵەکانی بەڵکو بەکردەوەی خۆی شۆڕشێڕ و دژی ستەم و بێعەداڵەتی بوو. تەرمی دایەخورشید لەلایەن جەماوەرێکی زۆر لە خەڵکی تێکۆشەر و ئەمەگناسی شاری سنە دواماڵاوی لێکرا. شۆڕشی کوردستان قەرزداری ئەو دایک و باوکە جرک سوتا و خۆراگر و سەربەرزانەیە کە بە حەسرەتی ڕۆڵە قارەمانەکانیانەوە سەریان نایەوە، بەڵام لە ئاخرین ساتەکانی ماڵاوایی لە ژیان دەستیان لە نێو دەستیان و نیگای خۆشەویستیان بە دەرەخەی سەفەری دوجاریان نەبوو. ئێمەش بمبۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لە قوڵایی دڵمانەوە سەرخۆشی گەرمان پێشکەش بە هاوڕێیان مریەم، کاکشەمێ، ئاکام، هانا و کوڕوکچوو هەموو ئازیزان و دڵسۆزانی دایەخورشید و خەڵکی قارەمان و ئەمەگناسی شاری سنە دەکەین و هاوبەشی خەمیانی یادی ئەم دایکە ئازیزە و هەموو دایکان و باوکانی جگەر سوتا و بەڵام خۆراگر و سەربەرز بۆ هەمیشە بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرەش گەشتینە کۆتایی بەرنامەی هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بن. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست، هەر بژین بە شادی و بەختەوەری. ماڵاوە.